بەشی 18 مینا و بەهۆش هاتنەوەی کاپتا. کاتێک کە هێندە لە شار دوورکەوتینەوە کە ئیتر ڕۆشنایی شاری بابلمان لێوە دیار نەما، مینا بە زمانی میسری کە سەوڵ لێدەرەکان لێی تێنە دەگەیشتن دەستی بە قسەکردن کرد و وتی: من ئەم شەو بەهۆی جێبەجێکردنی فەرمانی تۆوە بۆنم گرتووە. منیش وتم: بۆچی بۆنت گرتووە؟ مینا وتی: لەبەر ئەوەی تۆ بە منت وت دەست و دەم و چاو و قاچم خوێناوی بکەم، من هەرچەندە خۆم بشۆم بۆنی خوێن لە لەشم دوور ناکەوێتەوە. منیش پێم وت: مەبەستت لەم قسەیە چییە؟ میناوتی: مەبەستم ئەوەیە کە تۆ منت فریودا و واد لێکردوم کە بەهۆی خوێناوی بوونم پیس و بۆگەن ببم. منیش پێم وت: ئەی ژنی نەفرەتی، من ئەوەندە ماندووم کە تاقەتی قسەکردنم لەگەڵ تۆدا نییە و بهێڵە بنوم، چونکە ئەو زەحمەتەی ئەم شەو بۆ ڕزگارکردنی تۆ تووشی بووم یەکێک بووە لە گەورەترین ناخۆشیەکانی تەمەنم و لە دوای دەرچوونم لە خانەی مەرگی میسر هەرگیز گرفتاری ماندوێتی وەها نەبوومەتەوە، چونکە ئەو گرفتانەی ئێمە ڕوبەڕووی دەبینەوە ئەگەر تەنها پەیوەندی بەجەستەوە بێ زۆر سەخت نییە، بەڵام کاتێ کە مرۆڤ جگەل لە ئازارە جەستەییەکانی تووشی ماندوێتی ڕوحیش ببێ زۆر شەکەت دەبێ. من ئەمڕۆ هەم گرفتاری ماندوێتی جەستە بووم و هەم ئەرکی ڕوحیش. جگەل لەمانەش ئەمڕۆ بۆ ڕزگارکردنی تۆ زەرەرێکی مادی گەورەم لە خۆم داوە، چونکە ئەگەر تۆ نەبوویتایە داوات لە من نەکردایە ڕزگارت بکەم لە حەرەم قوتار ببی، من چەند ڕۆژێکی تر بە ناوی پزیشکی گەورەی پلەیەکی بابل لە لای ڕاستی پاشای ئەم وڵاتە دەوەستام و ئەوەندە زێڕ و پارەم دەست دەکەوێت کە کەشتێکی وەکو ئەمە کە ئێمە ئێستا تێیدا دانیشتوین نەیدەتوانی هەڵی بگرێ. بەڵام تۆ منت ناچار کرد کە واز لەو قازانجە بهێنم و تۆ لە بابل دەربکەم. لە داهاتوودا هەموو ساڵێ لەم ڕۆژەدا کیسەیەک خۆڵەمێش بەسەری خۆمدا دەکەم بۆ ئەوەی لە یادم بێت کە ئەم ڕۆژە یەکێک بووە لە ڕۆژە نەکبەتیەکانی من. میناوتی: ئەگەر تۆ بەم ڕادەیە من بە هۆکاری توشبوونی چارەڕەشی خۆت دەزانی، وا باشە من خۆم فرێدەمە ڕووبارەوە بۆ ئەوەی تۆ لە دەست من ڕزگارت ببێ. دوای ئەم قسەیە مینا جوڵایەوە کە خۆی بخاتە ئاوەکەوە، بەڵام من ئەوم گرت و وتم: مینا، لەگەڵ ئەوەشدا کە من ئەمڕۆ ماندوێتێکی زۆرم چەشتووە و زیانێکی گەورەم کردووە، بەڵام وەسیلەیەکی دڵدانەوەم بۆ خۆم هەیە کە ئەویش ڕزگارکردنی تۆیە. ئەگەر تۆ خۆت بخەیتە ئاوەکەوە و لەناو بچی، بەدبەختیەکەی من گەورەتر دەبێ، چونکە تێدەگەم کە دوای ئەو هەموو ئەرک و ئازارە
نەمتوانیوە پێش لە مردنت بگرم. تۆ بە هەموو خواکانی بابل و میسر و سووریا سوێن دەدەم کە وازم لێ بهێنە و بنوو. ئەگەریش حەز ناکەی بخەوی لە گۆشەیەکدا دابنیشە و بێدەنگ بە بۆ ئەوەی من بتوانم بخەوم. مینا بێدەنگ بوو لە سوچێکی کەشتیەکە دانیشت و منیش لبادەکەی کە مینام تێدا پێچابەوە دام بە خۆمدا و خۆم پێدا پۆشی کە بنوو. چونکە لەگەڵەوەشدا کە شەوی چواردەیەمی وەرزی بەهار بوو، بولبولەکان لەم بەر و ئەو بەری ڕووبارەکە دەیان خوێند و حاجی لەقلەقەکان لە کەناری قامی شەڵانەکانی کەنار ڕووبار دەنگیان دەهات. بەڵام هەوای ئەو شەوە لەسەر ئاوەکە فێنک بوو. دوای چەند ساتێک داوام لە میناش کرد کە ئەویش پشوو بدا، بەڵام ئەو بەبێ ئەوەی گوێ بداتە قسەکەی من دەستی بە چڕینی ئاوازێکی غەماوی کرد. من بەهۆی دەنگی میناوە خەوم لێکەوت. بەرەبەیان لە خەو هەڵسام و هەستم کرد کەشتێکە ناڕوات و سەیرم کرد. سەوڵ لێدەرەکان دەستیان لە سەوڵەکانیان هەڵگرتووە. پێم وتن بۆچی سەوڵ لێنادەن؟ ئەوان وتیان ئێمە لە شەوەوە تا بەیانی سەوڵمان لێداوە و ئێستا دەستەکانمان وەکو داری سەوڵەکە وشک بووە و پشتمان دەیەشێت و ناتوانین چیتر بەردەوام بین. دەبێ خواردن بخۆین، لەبەر ئەوەی گوندێک لە کەناری ڕووباردا دەبینرێ، بڕۆن لەو گوندە گۆشت و ماستمان بۆ بهێنن تا بیخۆین و خۆمان تێر بکەین. منیش پێم وتن ئێستا کاتی نان خواردن نییە. ئەگەر لە کاتی نیوەڕۆدا گەیشتینە هەر ئاوەدانیەک، ئەوە خواردنتان بۆ دەکڕم و تێرتان دەکەم. ئینجا پێم وتن کە دەبێ بە خێرایی خۆم بگەێنمە شوێنی باو باپیرانم. ئەگەر ئێوە لێرە خواردن بخۆن بەرەو پێشچوونمان دوا دەکەوێت و ئەوەش بزانن کە ئەگەر بتانەوێ لە فەرمانەکانم سەرپێچی بکەن، من جادوگەرێکی بەتوانام و بە هەموو گیانە ئازارگەیەنەرەکان ڕادەگەیەنم کە پەلامارتان بدەن و گۆشتی لەشتان پارچە پارچە بکەن و بیخۆن. ئەگەر چی بابلیەکان لە جادوو دەترسان، بەڵام ئەوان لە هەڕەشەکەی من نەترسان، چونکە دەیاندی ڕۆژ و هەتاو ئەدرەوشێتەوە و لە ڕووناکی ڕۆژدا گیانە ئازارگەیەنەرەکان ترسیان نامێنێ. دوایی گوێم لێ بوو کە یەکێک لەوان دەیوت ئەو یەک نەفەرە و ئێمە 10 نەفەرین، دەتوانین هەرچێکمان بوێ لەگەڵیدا بیکەین. یەکێک لە سەوڵ لێدەرەکان کاتێک کە قسەکەی ئەوی بیست، سەوڵەکەی هەڵبڕی کە بیکێشێت بەسەری مندا. بەڵام لەو کاتەدا هاواری کاپتا لە ناو کوپەکە بەرز بووە و سەوڵ لێدەرەکان کە لەو باوەڕەدا بوون تەرمی مامی من لە ناو ئەو کوپەیەدایە. کاتێک کە زانیان مردووەکە زیندوو بۆتەوە، بە شێوەیەک ترس دایگرتن کە یەک لە دوای یەک خۆیان خستە ناو ئاوەکەوە و کەشتیەکە بەبێ سەوڵ لێدەر مایەوە. بەڵام من توانیم کەشتیەکە بگەێنمە کەنار و لەوێدا لەنگەری کەشتیەکەم خستە خوارەوە تاوەکو جوڵانی ئاو کەشتیەکە نەبات. مینا لە خەو هەڵسا بوو، پرچی سەری ڕێک دەخست و من بە بینینی ئەو دڵخۆش بووم، چونکە بینیم مینا لەوە جوانترە کە لە حەرەمی بورا بوریاش بینی بووم. کاپتا لە ناو کوپەکە پەلەقاژەی دەکرد و من لێی نزیک بوومەوە و سەری کوپەکەم شکاند، چونکە هەویرەکە وشک بوو. کاپتا کە سەری لە کوپەکە هێنایە دەرەوە و بەسەر سۆرمانەوە سەیری دەوروبەری کرد و پرسی ئێرە کوێیە؟ من لەکوێم و کڵاوی پاشایەتیم چی لێ هاتووە؟ بۆچی کراسی پاشایەتیم لەبەردا نییە؟ چونکە هەز دەکەم ڕوتم و سەرمامە و قاچەکانم بە شێوەیەک سەربوون کاڵەی مارێکی ژەهراوی پێوەی داوم. سینۆها، ئاگادار بە ئازارم نەدەیت و هەڵم نەخەڵەتێنی، چونکە من پاشای بابلم و پاشاش کەسێک نییە کە بتوانن گاڵتەی پێ بکەن و فریوی بدەن. من بۆ ئەوەی تۆڵەی بێڕێزیەکانی دوێنەی لێ بکەمەوە وتم تۆ بیرت چۆوە
دوێنێ کاتێک کە لە بابل دەرچووین ئەوەندەت خواردبۆوە کە مەستی کردبووی. ویستت سەوڵ لێدەرەکانی ناو کەشتێکە بریندار بکەیت و باست لەوە دەکرد کە پاشای بابلی و دادپەروەری پیادە دەکەی. سەوڵ لێدەرەکان کاتێ لێت پەس بوون ناچار بوون تۆ لەم کوپەیەدا زیندانی بکەن بۆ ئەوەی پەلاماریان نەدەیت. کاپتا چاوەکانی نوقاند و کەوتە بیرکردنەوە و دوای ئەوە چاوەکانی هەڵهێنا، وتی من لەمە دووە شەراب ناخۆمەوە چونکە بادەنۆشی منی تووشی خەوێکی سەرسوڕهێنەر کرد. بینیم بوومەتە پاشای بابل و لە ناو خەڵکیدا دادپەروەری بەرقەرار دەکەم و دوای بینیم چوومەتە حەرەمی بورابوریاشی پاشای بابل و ویستم لەگەڵ ژنێکی نەفامدا چەند وشەیەک بڵێم، بەڵام ئەو ژنە شاڵاوی بۆ هێنام و برینداری کردم. هەندێشتی تریشم بەسەردا هات کە ئێستا نایەتەوە یادم، چونکە سەرمژان دەکات و حەز دەکەم کە تۆ لەو دەرمانەی دەیدەیتە سەرخۆشەکان کە بە ئاگایان بهێنیتەوە بیدەیتە منیش کە بیخۆم بۆ ئەوەی مەستیەکە بەرم بدات و سەر ئێشەکەم نەمێنێ. لەو کاتەدا کە بەندەکەم ئەم قسەی دەکرد لە پڕێکە لەسەر ڕووی کەشتیەکە چاوی بە مینا کەوت و کاپتا خێرا سەری بردەوە ناو کوپەکە و بەناڵەوە وتی گەورم من هێشتا خەریکە خەو دەبینم لەبەر ئەوەی ئەو ژنەی لە حرەمەکەی بورابوریاش بوو ئێستا وا لەبەر چاومە. ئەی خواکانی میسر بەهانامەوە وەرن چونکە خەریکە شێت دەبم. کاپتا لە ناو کوپەکەدا کەوتە گریان و جاربەجار دەیوت من شێت دەبم، لەمە بەدوا عەقڵم نابێت و وەکو شێتەکان لە شار دەمکەنە دەرەوە. مینا لە کوپەکە نزیک بۆوە، قژی کاپتای گرت و سەری هێنایە دەرەوە وتی باش سەیرم کە ئایا دەمناسیتەوە یان نا. کاپتا بە گریانەوە وتی تۆ ئەوەی کە لە خەوکەمدا پەلامارت دام و لوت و لێومت بریندار کرد. ئەی خواکانی میسر بەزەییتان پێمدا بێتەوە لەم ژنە ڕزگارم بکەن. خواکانی میسر دەزانم کە ئێوە لە من تووڕە بوون لەبەر ئەوەی ئەم ژنەتان هێناوەتە خەوی منەوە، چونکە لە دوای ئەوەی هاتمە بابلەوە پەرستنی ئێوەم لەبیر کرد و خواکانی بابلم دەپەرست، بەڵام لەمە دووە تەنها ئێوە دەپەرستم. مینا پێڵاوەکانی لە پێی کردەوە و دوو جار بەڵام بە هێواشی بە پێڵاو کێشای بەدەموچاوی کاپتادا وتی لەبەر ئەوەی تۆ لە کاتی خەودا جنێوت بە مندا ئەمە سزای خەوە ناپەسەندەکەتە بۆ ئەوەی بزانی کە ئێستا نەنووستووی و بەخەبەری. بەڵام کاپتا زیاتر گریاوتی ئێستا هەر لە خەودام چونکە وا هەز دەکەم وەکو جاریەکەم کە لێیدام ئێستاش بەو پێڵاوە هێرش دەکاتە سەرم. من بە کاپتام وت ئێستا بەڕاستی بەخەبەری و نابێ بگریت و لە کوپەکە وەرە دەرەوە بۆ ئەوەی مەستیەکەت چارەسەر بکەم. بەڵام کاپتا نەی دەتوانی لە کوپەکە بێتە دەرەوە چونکە گۆزەیەکی بچووک بوو. من یارمەتیمدا تا هاتە دەرەوە بۆ ئەوەی کاریگەریەتی شەرابەکە لە ناو دەماریدا دەربچێ. مەسهەلم دەرخواردا چونکە دەرمانێکی کاریگەر بوو بۆ لە ناوبردنی مەستی. لەبەر ئەوەی بەندەکەی من جگە لە سەرخۆشی شەراب گرفتاری نەشئەی تریاکەکەش ببوو بۆ ئەوەی لە ئاسەواری تریاکەکە ڕزگاری بکەم پەتێکم بە پشتیەوە بەست و خستمە ناو ئاوی ڕووبارەوە. کاپتا لە پاش نەمانی کاریگەریەتی دەرمانەکە لە مەستی شەرابەکە هەرزوو ڕزگاری بوو. وتی چیتر هەز بەسەر ئێشە ناکەم، بەڵام وەکو بڵێ بە تەواوەتی لە خەو هەڵنەساوم چونکە حەز دەکەم بنوم. تێگەیشتم کە مەیلی ئەو بۆ نووستن بەهۆی کارتێکردنی تریاکەکەوەیە کەوا زوو لە ناو ناچێت و ماوەیەک دەخایەنێ.
منیش پێم وت تۆ ڕۆژێکی تر هەز بە هیچ یەکێک لەم ئازارانەی ئەمڕۆ ناکەی، بە تەواوەتی چاک دەبیتەوە. هەروەها لەبەر ئەوەی بەهۆی هەڕەشەی ئەمژنە و ناڕەحەتیەکانی خواردنی دەرمانەکانی من باوی پێویستم بێ بوویت، من چاوپۆشی لە بێڕێزکردنەکەت دەکەم. کاپتا وتی بۆ من بەرامبەر بە تۆ بێئەدەبیم کردووە؟ وتم بەڵێ، تۆ دوێنێ بەهۆی خواردنەوەی شەراب و گاڵتە پێکردنی ئەو خەڵکەی کە تۆیان کردبووە وەسیلەی گاڵتە پێکردنی خۆیان بە شێوەیەک ملهوڕ ببووی کە دوو جار بەرامبەر بە من بێئەدەبیت نواند. بەڵام لەبەر ئەوەی بزانی کە جیاوازی نێوان خاوەندێک و بەندەیەک چەندە لێت خۆش دەبم. بەڵام ئەوە بزانە کە ئەگەر من دوێنێ لە کاتی خۆرئاوبووندا تۆم لە مەرگ ڕزگار نەکردایە، ئێستا تۆ لەم کوپە بچووکەدا لە تەنیش کوپەکانی تر لە ساردخانەکەی کۆشکی پاشادا بووی، بەڵام بە بێگیان چونکە بورابوریاش تۆی دەکوشت. اینجا ڕووداوەکانی دوێنێم بە تێر و تەسەلی بۆ گێڕایەوە، بەڵام کاپتا باوەڕی نەکرد و وای دەزانی درۆ دەکەم. بەڵام ئامادەبوونی مینا ناچاری دەکرد کە هەرچێکی پێدەڵێم باوەڕ بکە. دوای ئەوە تێمگەیاند کە دوێنێ چمەترسیە کەڕەشەی لێ دەکرد و وتم ئەگەرچی ئێمە لە بابل هەڵاتوین، بەڵام هێشتا ئەوەندە لەو شارە دوور نەکەوتوینەتەوە کە لە مەترسیەکان بە یەکجاری ڕزگارمان بوو بێ. ئەگەر پاشای بابل دەستگیرمان بکات، سەرەوژێر لە دیواری بابلدا هەڵمان دەواسێ. سەوڵ لێدەرەکانی ئەم کەشتیەش هەڵاتون و ئێمە ناتوانین بەبێ ئەوان کەشتێکە لێ بخڕین و خۆمان بگەێنینە وڵاتی میتانی و تۆ کە بەندەی منی ئێستا دەبێ ڕێگە چارەیەکمان بۆ بدۆزیتەوە کارچی زووترە لە نزیک بابل دوور بکەوینەوە، لەبەر ئەوەی لە دوێنێ ئێوارەوە تا ئەمڕۆ هیچمان نەخواردووە و پێویستمان بە خواردنە. بڕۆ لەم گوندە کە لە دوورەوە دەبینرێ خواردنمان بۆ بکڕە و لەگەڵ خۆتدا بیهێنەرەوە و لە کاتی ڕۆیشتن و گەڕانەوە عەقڵت بەکار بهێنە کە ئێمە چۆن دەتوانین ڕابکەین و گیانی خۆمان لە تووڕەیی پاشای بابل ڕزگار بکەین. کاپتا بە دوو حەڵقە مسەوە ڕۆیشت و لە کاتێکدا کە بارێکی بە کۆڵەوە بوو گەڕایەوە بۆ لامان. بینیم دوو گۆزە خواردنەوە و هەندێک خواردنی لە ناو کۆڵەکەی پشتیدایە. من وتم کاپتا ئایا بیرت لەوە کردەوە کە چی بکەین؟ ئەو وتی بەڵێ گەورەی من، لێرە کە ڕۆیشتم بیرم کردەوە لە هاتنەوەشمدا هەر لێکم دەدایەوە. تێگەیشتم کە من دوێنێ خەوم نەبینیوە و ئەوەی بینی بووم لە بێداریدا ڕوویدا بوو. لەبەر ئەوە شەراب تاوانی نییە، چونکە هۆی بینینی ئەو شتانە مەستی نەبووە. من لە هەڵەدا بووم کە ئەمڕۆ تۆبەم کرد کە چیتر شەراب نەنۆشمەوە. کاپتا ئەمەی وت و بەبێ ئەوەی چاوەڕوانی ئیزندانی من بێت، یەکێک لە گۆزەکانی هەڵگرت و دەستی بە خواردنەوە کرد و جاربەجارێ بۆ تازەکردنەوەی هەناسا دەمی لە گۆزەکە هەڵدەگرت و ستایشی خواکانی میسر و تەنانەت بابلیشی دەکرد. دوای ئەوەی ئەوەندەی نۆشیەوە کە چیتری پێ نەخورایەوە، گۆزە نیوە بەتاڵەکەی لە ژێر مێزی کەشتێکە دانا کە شوێنێکی فێنک بوو، هەر لەوێدا ڕاکشا و نووست. من ئەوەندە لەم کردەوەیە تووڕە بووم کە ویستم بە یەکێک لە سەوڵەکان لێ بدەم بە سزای بگەیەنم. بەڵام مینا نەیهێشت و وتی بەندەکەت کارێکی ژیرانەی کردووە و ئێمەش دەبێ ئەوە بکەینە نمونە و شەراب بنۆشین بۆ ئەوەی چالاک ببین، چونکە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە و پاشای بابلیش ئەگەر هەموو ڕۆژێ دەسەڵاتی هەبێ هەر نەبێ ئەمڕۆ توانای دەستگیرکردنی ئێمەی نابێت. ئێمە دەبێت لەم ڕۆژەی بەهاردا کە گەنمەکان لە کەناری ڕووبارەکاندا شین بوون، حاجی لەقلەقەکان دەنگیان دێت و مراویەکان بەگەردنی بەرزەوە
لە ئاسماندا دەفڕن کە بڕۆن هێلانە دروست بکەن و هێلکە بکەن کەڵک وەربگرین، چونکە لەوانەیە ڕۆژێکی تری وەهامان بە نسیب نەبێ کە تا ئەم ڕادەیە خۆش و دڵڕفێن بێت و دوایی خەفەتی بۆ بخۆین. ئەم قسەی ئەو کاری لە من کرد و وتم مینە کاتێک کە لە بابلدا بۆ بینینی ئەستێرە ناسەکان چوومە بورجەکەیانەوە لەوانم بیست کە چارەنووسی مرۆڤ لەلایەن ئەستێرەکانەوە دیاری دەکرێت. ئێمە ناتوانین چارەنووسی خۆمان بگۆڕین. بۆیە پێشنیارەکەی تۆم بەدڵە و ئەمڕۆ لە جێگەیەکدا بەخۆشی ڕادەبێرین لەبەر ئەوەی هەوا گەرم بووە، وا باشە بچینە ناو ئاوەکەوە و لەشمان فێنک بکەینەوە. جلەکانم داکەند و لە ڕووبارەکەدا مەلەوانیم دەکرد. دوای فێنک بوونەوە گەڕاینەوە کەشتیەکە و نانمان خوارد و شەرابمان نۆشیەوە. مینە بۆ ئەوەی نیشانی بدا کە چۆن بۆ خواکەی خۆی سەما دەکا لەسەر کەشتیەکە سەمای دەکرد و منیش پێم وت مینە لەوە زیاتر سەما مەکە. ئەو پرسی بۆچی لەوە زیاتر سەما نەکەم؟ منیش پێم وت لەبەر ئەوەی کاتێک کە بەنیگات کە وەکو تریفەی مانگی سەر ئاوی ڕووبارە سێری خۆرهەڵات دەکەی بەدەست ئاماژەی بۆ دەکەی دەکەومەوە یادی میسر و هەست بە پەژارە دەکەم. من نامەوێت بە ژنێک بڵێم کە دڵم پێتەوەیە، چونکە جارێکیان قسەیەکی وام بە ژنێک وت ئەو ژنە ئەوەندە چارەڕەشی کردم کە هیچ پزیشکێکی میسر تا ئەمڕۆ هێندە بەدبەخت نەبووە. میناوتی دیارە لە وڵاتەکەی تۆدا ژنەکان پیاوەکان فریو دەدەن بەدبەختیان دەکەن، بەڵام من بەتەمانیم تۆ بەدبەخت بکەم و فریوت بدەم. خوای منیش دەڵێ تۆ نابێ خۆت بەدەست پیاوە بدەی مەگەر کاتێ کە پیاوێکت پەسەند کرد و منی شێشتا پیاوێکم نەدۆزیوەتەوە بۆ ئەوەی بتوانم هەموو تەمەنی ژیانم لەگەڵ ئەودا بەرمەسەر. بەڵام پێم بڵێ بزانم ئەو ژنەی بووە هۆی بەدبەختیت خەڵکی کام وڵاتە بووە و چۆن تۆی چارەڕەش کرد. منیش وتم ئەو ژنەی منی خستە داوی خۆیەوە هەرچیەکم هەبوو لەیساندم، تەنانەت وای لێکردم گۆڕی دایک و باوکیشم بفرۆشم، نەمتوانی دایک و باوکم لە گۆڕەکەی خۆیاندا بشارمەوە. میناوتی ئایا مەبەستت لەم قسەیە ئەوەیە کە تۆ دەدویست ئەو ژنە بکەیتە هاوسەری ژیانی خۆت؟ منیش وتم بەڵێ. وتی ئایا بۆ ئەوەی ببێتە هاوسەرت هەرچیەکت هەبوو لێی ساندی و تۆی ناچار کرد گۆڕی دایک و باوکیشت بفرۆشی؟ منیش وتم بەڵێ. میناوتی ئەم ڕەفتارە تایبەت بووە بە ئەو یان لە وڵاتەکەی ئێوەدا هەموو ژنەکان ئاوەهان بۆ ئەوەی ببنە هاوسەری ژیانی پیاوێک هەرچی هەیە لێی دەسێنن؟ منیش پێم وت ژنەکانی تریش بۆ ئەوەی پیاوێک کەڵکیان لێوەربگرێ شتێکیان لێ دەسێنن. لە میسەردا هیچ ژنێک بەبێ وەرگرتنی شتێک نابێتە هاوسەری پیاوێک. میناوتی ئەمە نەریتێکی وەحشیانەیە و ئەگەر من باش تێگەیشتە بم لە میسر هەر پیاوێک کە بیەوێت ژن بهێنێ دەبێ زێڕ و پارە بدات وەکو کەنیزە ژنەکە بکڕێتەوە، ئەگەرنا ناتوانێت سوودی لێوەربگرێ. منیش پێم وایە، بەڵام چەندێتی زێڕ و پارەکە جیاوازە و ئەو کەسانەی دەوڵەمەندترن بۆ کڕینی ژن پارەی زیاتر دەدەن. میناوتی کەواتە جێی سەرسوورمان نییە کە بۆچی هەموو ژنە خۆفرۆشەکان لە میسرەوە دێن، چونکە لە جێگەیەک کە ژن و مێردایەتی بە پارەوە بەسرابێتەوە تا پیا و پارە نەدا ناتوانێ ژن بهێنێ و تا ژن کانزا وەرنەگرێ مێرد هەڵنەبژێرێ، ئیتر ژن و مێرد حەز لە یەکتری ناکەن و تەنها حەز لە پارە دەکەن و هەر کەسێ کانزای زیاتر بدا ژنەکە جەرگی خۆی بە ئەو دەستپێرێ. بەڵام من خەڵکی وڵاتێکم کە لەوێ ژن و پیاو بۆ پارە تێکەڵی یەکتر نابن. ئەو شتانەی کە خواکان بە خۆڕایی داویانە بە ئەوان
بۆ فرۆشتن داینانێن و لە وڵاتی ئێمەدا هەرگیز نەبیستراوە ژنێ بۆ ئەوەی پیاوێک کەڵکی لێوەربگرێ هەرچی هەیەی لێ بسێنێ، تەنانەت گۆڕی دایک و باوکیشی لێوەرگرێ. لەوێ هەر ئەوەندە ژن و پیاو یەکتریان بەدڵ بێ، ئیتر دەبنە ژن و مێرد و نەژنەکە داوای شت لە پیاوەکە دەکات و نە پیاوەکە لە ژنەکە. من ئەگەر خۆم تایبەت نەکردایە بەخواکەم، هەر پیاوێکم بەدڵ بوایە بە مێردی خۆمم هەڵدەبژارد و ئەمڕۆژ کە خۆم تایبەت کردووە بەخوا دیسانەوە دەتوانم پیاوێک هەڵبژێرم کە بەدڵم بێت، بەمەرجێ کشێنیەکەی خۆمم پێشکەش بەخواکەم بکەم، پاشام شوو بکەم. منی ژوتم مینە، دنیا بەرفراوانە و لەم دنیایەدا خواکان زۆرن، ئەوەندە ژمارەیان زۆرە کە هێشتا کەس پەیدا نەبووە کە بتوانێت تەنانەت ناوەکانیشیان لەبەر بکە. لە هەر سەردەمێکدا خەڵکی لە ترسا خوای نوێ بۆ خۆیان پەیدا دەکەن و دەیپەرستن، لەبەر ئەوەی تۆ دەتوانی واز لە خواکەی خۆت بهێنی و لەگەڵ مندا بیت بۆ وڵاتێ کە لەوێدا خواکەت دەسەڵاتی نەبێت و لەوێ خوایتری لێیە کە ناچارت ناکەن کچێنی خۆتیان پێشکەش بکەیت و لەوێدا تۆ دەبیتە هاوسەری من. میناوتی من بۆ هەر وڵاتێ بڕۆم دەسەڵاتی خواکەم دەمگرێتەوە و هەرگیز جێگەیەک نییە کە بتوانم بۆی بڕۆم و دەسەڵاتی خواکەم لەوێدا نەبێ. دوایی مینا لێم نزیک بۆوە، دەستی گرتم و وتی من تۆم بەدڵە و ئامادەم ببمە خێزانی تۆ، بەڵام ناتوانم بەر لە وەرگرتنی ڕەزامەندی خواکەم ببمە هاودەمت، چونکە من مڵکی خواکەی خۆمم. منی ژوتم مینە، ئەم قسەی تۆ دەیکەی وەکو قسەی هەموو ژنە گەنج و جوانەکانی ترە کە هەر کامێکیان بۆ ئەوەی ئازاری ئەو پیاوە بدەن کە خۆشیان دەوێ بەهانەیەک دەدۆزنەوە. یەکیان دەڵێت خۆشم دەوێیت بەڵام زێڕ و پارەت نییە، یەکێکی تر دەڵێ خۆشم دەوێیت بەڵام لەبەر ئەوەی خواکەی من ناپەرستی ناتوانم ببمە هاوسەرت، تۆش دەڵێی ئامادەم ببمە هاوسەرت بەڵام لە پێشا دەبێ ڕەزامەندی خواکەم وەربگرم. میناوتی من ژنێکی نەزان نیم و جگە لە زمانی وڵاتەکەی خۆم زمانی میسری و زمانی بابلیش دەزانم و ئەتوانم ناوی خۆم بە سێ شێوە بنووسم. من دەزانم کە خەڵکی لە وڵاتە جیاجیاکان خوای جۆرا و جۆر دەپەرستن و ئاگادارم کە لە هەموو وڵاتاندا ئەوانەی دەوڵەمەندن باوەڕیان بە خواکانی خۆیان نییە، بەڵام لەبەر دوو مەبەست وای دەردەخەن کە باوەڕیان پێیەتی. یەکێکیان ئەوەیە کە دابوونەری تیان وایە و دووەمیان ئەوەیە لەبەر ئەوە وای دەردەخەن کە باوەڕیان بەخوایە تاکو بتوانن چینی هەژار و بەندەکان بەکار بگرن کە ئەوانیش باوەڕیان بە هەمان خوای ئەوانە، بەڕەنجی ئەوان خۆیان زیاتر دەوڵەمەند بکەن، چونکە ئەگەر چینی هەژار و بەندەکان بزانن کە دەوڵەمەندەکان باوەڕیان بە خواکان نییە لێیان هەڵدەگەڕێنەوە. هەروەها باوەڕی چینی هەژار و بەندەکان بە خواکان لە میسر و بابل و شوێنەکانی تر باشترین هۆکارە بۆ گوێڕایەڵ ڕاگرتنی ئەو خەڵکە و ئەوەندەی کە ئەم بیر و باوەڕا هەژار و کۆیلەکان ملکەتی دەوڵەمەندەکان دەکا، ترس و قامچی و مەرگ ئەوەندە ناچاری ملکەچیان ناکەن. من هەموو ئەمانە دەزانم، بەڵام لەبەر ئەوەی لە مناڵیەوە منیان بە باوەڕی خواکەمەوە پەروەردە کردووە، بەردەوام خەریکی سەماکردنم بۆ خواکەم. هیچ هێزێک ناتوانێ ئەو باوەڕەم لێ بسێنێتەوە. ئەگەر تۆ ژوەکو من لە مناڵیەوە لە بەردەم گاکاندا سەمات بکردایە، لە کاتی سەمادا بە نێوان شاخە نوکتیژەکانیاندا
بازت بدایە بە پاژنەی پێت لە کاتی بۆڕانیاندا بدایە بلمبۆزیاندا دەتزانی کە من چی دەڵێم و ئەو کەسەی بەم شێوەیە باوەڕی بەخواکەی خۆی هەبێ ئیتر لە باوەڕەکەی پاشگەز نابێتەوە. بەڵام من دڵنیام تۆرگیس سەمای کچ و کوڕە گەنجەکانت لە بەردەم گاتۆڕەکاندا نەبینیوە. منیش وتم من بیستومە کە لە هەندێ وڵات لەگەڵ گاکاندا یاری دەکەن و لە بەردەمیاندا سەما دەکەن و تووڕەیان دەکەن. من وام دەزانی ئەم کارە بۆ ئەوەیە تەماشاچیەکان خۆشحاڵ بکەن. بەڵام لە وتەکەی تۆدا دەردەکەوێت کە ئەم کارە هۆیەکی ئاینی هەیە و بۆ ئەوە لە بەردەمگایەکدا سەما دەکەن کە ئەرکێکی ئاینی خۆیان جێبەجێ بکەن. ئێمەش لە وڵاتی میسردا گادەپەرستین، بەڵام ئەو گای ئێمە دەیپەرستین لەگەڵ گاکەی ئێوەدا جیاوازە، چونکە ئێمە تەنها یەک جۆر گادەپەرستین. ئەم گایە کە خاوەنی هەندێ نیشانەی تایبەتیە و لە هەر نەسیلێکی مرۆڤدا واتە هەر 20 ساڵ جارێک دەردەکەوێ. کاتێک گایەک پەیدا بوو ئەو نیشانە دیاری کراوانەی تێدا بوو دەزانین کە خاوەن نیشانەکانی خوایەتیە و دەیپەرستین تاکو دەمرێ. بەڵام هەرگیز لە بەردەم گاکاندا سەما ناکەین و کچێنی کچەکانی میسر پێشکەشی گانێرەکان ناکەین لە کاتێکدا کە تۆ دەتەوێ پێشکەشی گایەکی بکەیت و ئەگەر بڕیار وایە کە ئاژەڵێک سوود لە کچێنەکەی تۆ وەربگرێ بۆچی پێشکەشی سەگ و ئەسپی ناکەی. مینا لەم قسەیە ئەوەندە تووڕە بوو کە دوو شەقازلەی بەهێزی کێشا بە بناگوێمدا و ڕەنگی لە تووڕەییدا ڕەش هەڵگەڕا. وتی ئەی پزیشکی میسری نەزان، لەبارەی شتێک کە زانیاریت لەبارەیەوە نییە قسە مەکە، چونکە زانیاری تۆ لەمەڕ خواکەی من لە زانیاری مشکێک لەبارەی زێڕوزی و زیاتر نییە. لەو کاتەدا کە دەموچاوم لە شەقازلەکەی مینا دەکزایەوە تێگەیشتم کە زۆر لێکردن سوودی نییە و مینا ڕازی نابێت ببێتە هاوسەری من، مەگەر ئەوەی کە سەرەتا بە سازدانی مەراسیمێک بوونی خۆی پێشکەش بە خواکەی بکە. بۆیە بەرەو دواوی کەشتیەکە ڕۆیشتم و بۆ خۆخافڵاندن دەستم کرد بە ڕێخستنی دەرمانەکانم. مینا لە بەشی پێشەوەی کەشتیەکە دەستی بە سەماکردن کرد و من تێگەیشتم کە ئەم سەمایە تەنها بۆ پەرستنی خواکەی نییە، بەڵکو مەشق دەکا بۆ ئەوەی ماسوولکەکانی لەشی بەردەوام لە فەرماندا بن. مینا بە شێوەیەک سەمای دەکرد مەحاڵ بوو سەماکەرێکی ئاسایی بتوانێ ئەو جۆرە سەمایە بکە، چونکە هەندێجار لەپی هەردوو دەستی بەسەر کەشتیەکەوە دەنووساند و قاچەکانی وەها بەرز دەکردەوە کە دەدوت کەرتەدارە. هەندێ جاریش خۆی بەرەو پشت دەچەماندەوە کە سەری دەگەیشتە زەوی بەبێ ئەوەی قاچەکانی لە زەوی جیا بێتەوە. کاتێک کە من ئەو سەمایە سەر سۆڕهێنەرەم بینی کە بۆ خواکەی دەکرد، زانیم زۆر لێکردن لەگەڵ مینادا سوودی نییە. کەسێک کە ئەم زەحمەتە سەختانە بۆ خواکەی خۆی بکێشێ ئامادە نابێ ببێتە هاوسەری من، مەگەر لە پێشە کچێنیەکەی خۆی پێشکەش بە خواکەی بکە. کەسێک کە تا ئەم ڕادەیە باوەڕی هەبێت داوا لێکردنی شتێک کە دژی ئاینەکەیەتی لە پیاوەتیەوە بە دوورە. لەبەر ئەوە بڕیارمدا لەوە دوا چیتر داوای لێ نەکەم کە ببێتە هاوسەری من. مینا دوای سەماکردن لەشی خۆی شێلا و کراسێکی لەبەر کرد و دوایی لە پێشەوەی کەشتێکە دانیشت و دەستی کرد بە گریان. من وازم لە کەرەستە پزیشکەکەی خۆم هێنا و بەرەو ئەو چووم و زۆر بەهێمنی پێم وت: مینا، ئایا تۆ نەخۆشی؟ مینا وەڵامی نەدامەوە و دەستمی لا برد و زیاتر گریا. منیش وتم: مینا، ئەگەرچی من زۆر دڵم بە تۆوەیە، بەڵام دڵنیا بە بۆ ئەوەی خەمبارت نەکەم
هەرگیز داوات لێ ناکەم ببیتە هاوسەری من، لەمە مەترسە. مینە سەری هەڵبڕی و فرمێسکی چاوەکانی سڕیەوە وتی: تۆ چەند نەفامی، کەوا تێدەگەی من لە تۆ دەترسم. من هیچ ترسێکم لە تۆ نییە، بۆ تۆ ناگریم، بەڵکو بۆ چارەنووسی خۆم دەگریم کە منی لە خواکەم جیا کردوتەوە. ئەگەر لە خواکەمدا نەبڕامایە، ئەوەندە لاواز نەدەبووم کە نیگای پیاوێکی وەکو تۆ بمهێنێتە لەرزە. من دەستیم گرت و ئەم جارەیان ئەو دەستی لا نەبردوو، ڕووی کردە من و وتی: سینۆها، لەبەر ئەوەی تۆ منت لە پاشای بابل ڕزگار کرد، من دەبوایە بە پاداشتی ئەم یارمەتیەت ببوومایە هاوسەری ژیانت. بەڵام ئەگەر تۆ بتزانیایە خواکەی من کێیە، سرت لەوە نەدەسۆڕما کە ناتوانم پاداشتەکەت بدەمەوە. ئێمە نابێت لەبارەی خواکەمانەوە لەگەڵ بیانیەکاندا زۆر بدوێین، هەرچیەک دەزانین پێیان بڵێین. بەڵام من دەتوانم پێت بڵێم کە خواکەی ئێمە خوای دەریایە و لە ئەشکەوتێکە کە لە ناو شاخێکدایە و هەر کەسێک دەچێتە ناو ئەو ئەشکەوتەوە ئەگەرچی دەتوانێت لەوێ بێتە دەرەوە، بەڵام لەوەی ئەوەندە هەز بە بەختەوەری دەکا کە هەرگیز نایەتە دەرەوە و هەر لەبەر ئەوەشە تا ئەمڕۆ کەس لەو ئەشکەوتە نەهاتوۆتە دەرەوە. هەندێ دەڵێن خواکەی ئێمە ئەگەرچی خوای دەریایە بەڵام لە شێوەی مانگادایە و هەندێک دەڵێن کە لە شێوەی مرۆڤە بەڵام سەری لە مانگا دەچێ. هەموو ساڵێ لە ناو کچە گەنجەکاندا کە پێشتر فێری سەما بوون 12 کەس بە تیر و پشک هەڵدەبژێرن و هەر یەکە لەم 12 کەسە لە مانگێکدا یەک جار بەتەنیا لە کاتی مانگە شەودا دەچێتە ئەشکەوتی خوا. منیش لەو 12 کەسە بووم کە دەبوایە لە شەوێکی مانگە شەودا بچوومایەتە ناو ئەشکەوتەکەوە، بەڵام لەبەر ئەوەی منیان ڕفاند و وەکو کەنیزە بە پاشای بابلیان فرۆشتم، نەمتوانی بەم بەختەوەریە گەورەیە بگەم. من لە هەموو کاتانەی دیلێتیمدا بیرم لە ئەشکەوتەکە دەکردەوە و ئێستاش هەر لە یادی ئەوێم و لە یادی خواکەمدام. هیچ ئارەزوویەکم نییە جگە لەوەی بڕۆم و کچێنی خۆم لەو ئەشکەوتەدا پێشکەش بکەم. ئەگەر لە ئەشکەوتەکە هاتمە دەرێ دەبمەژنی تۆ، بەڵام وەکو پێم وتی ئەو کەسانەی کە دەچنە ئەشکەوتی خواکەمان بەڕادەیەک هەز بە بەختەوەری دەکەن کە هەرگیز لەوێ هەنگاو ناهێنە دەرێ. منیش وتم مینە، ئێستا زانیم کە تۆ خەڵکی دوورگەی کریتی، چونکە ئەو کاتەی کە لە سووریا بووم ئەو دەریاوانانەی کە لە دوورگەی کریتەوە دەهاتن دەیانوت خوای دانیشتوانی دوورگەی کریت لە ئەشکەوتێکدا دەژین و لە شێوەی گادایە و من ئامادەم تۆ ببەمە دوورگەی کریت بۆ ئەوەی چۆن خۆت حەز دەکەی لەگەڵ خواکەتدا ڕەفتار بکەی. میناوتی: سینۆها، لەناو هەموو ئەو پیاوانەی من بینیومە تۆ تاکە کەسی کە پەسەندم کردووی، چونکە جگە لەوەی گیانی منت ڕزگار کردووە لە تۆدا هەندێشت هەیە کە من بۆ لای خۆی ڕادەکێشێ، بەڵام نازانم چییە. من حەز دەکەم لە ئێستاوە تا ئەو کاتەی دەگەی نەکریت من و تۆ بەخۆشی بژین و دیسانەوە دەڵێم دوای ئەوەی خۆم پێشکەش بە خواکەم کرد ئەگەر لە ئەشکەوتەکە هاتمە دەرەوە شوو بە تۆ دەکەم. لەو کاتەی مینا بە پەنجەکانی خۆی دەموچاوی منی نەوازش دەکرد و دەموچاوی خۆی لێ نزیک دەکردمەوە، لێوەکانی لە دەموچاوم دەخشاند و منیش دەموچاوی ماچ دەکرد. ئەوەندە چێژم وەرگرت ئەگەر ببوایە تا هاوسەریشم تا ئەوڕادەیە هەستم بەخۆشی نەدەکرد. کاتێک کە شەودا هات بەندەکەم لە خەو هەڵسا و باوێشکێکی دا و دەستی بە دەموچاوی داهێنا و وتی: ئەی ئامون، خوای گەورەی میسر، من سوپاست دەکەم کە ژانە سەرەکەمت چاک کردەوە. ئیتر سرم وەکو کەرتە مسێک کە دەیخینە نێوان سندانی ئاسنگەر و چەکوشە گەورەکەی
ئازار ناکێشێ، بەڵام سکم ئەوەندە برسیە کە دەڵێی چەند شێرێکی گەنجی برسی تێدایە و داوای خواردن دەکەن. دوایی بەبێ ئەوەی چاوەڕوانی ئیزنی ئێمە بێ، هەڵسا و هەندێ لەو خواردنەی خوارد کە خۆی کڕی بووی. لە کاتی خواردنی گۆشتی باڵندەکان ئێسکەکانی فڕێدەدایە ناو ڕووبارەکەوە.